سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش من ڕاویارم گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیاند هەموو ئامادەکاریەکیان کردووە بۆ ڕێککەوتن لەگەڵ عێراق. سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ژیانی مامۆستایانی هەرێم سەختە و حکوومەتیش هەوڵی داوە یارمەتیان بدات. وتەبێژی وەزارەتی کارەبای هەرێم دەڵێت هەرزانترین نرخی کارەبا لە هەموو جیهاندا لە هەرێمی کوردستانە. دوای راپۆرتێکی شارپرێس قایمقامێتی سلێمانی دەستی بەسەر 1200 لێزەرداگرت کە زیانی زۆری بۆ چاو هەیە. دوای راپۆرتێکی شارپرێس لەبارەی بوونی چەند کاڵایەک لە نێو ناوەندەکانی خوێندن کە زیانێکی زۆر بە خوێندکاران دەگەێنێت، لیژنەکانی قایمقامێتی سلێمانی و تەندروستی سلێمانی لەسەر ئەو پرسەهاتنە دەنگ و لیژنەکانیش سەردان و چاودێری فرۆژگاکانی نزیک لە ناوەندەکانی خوێندنیان چڕ کردووەتەوە. قایمقامێتی سلێمانی ڕایگەیاند بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی داوا دەکات دەست بەسەر ئەو لێزارانەدا بگیرێن کە لە ناو مەدالیا و قەڵەم و یاریە منداڵانەکاندا هەیە و لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانیش دەستیان بەسەر 1200 لێزەرداگرتووە کە زیان بەخشن و نابێت بەکار بهێنرێت. ڕۆژی هەشتی ئەم مانگە شارپرێس لە راپۆرتێکی داشکرای کرد کۆمەڵێک جۆری لێزەر لە بازاڕەکان و بەشێک لە ناوەندەکانی خوێندنیشدا دەفرۆشرێت ئەگەر ئاڕاستەی چاو بکرێن دەبێتە هۆی سووتاندنی سەنتەری بینین و هەندێک کاتیش دەبێتە هۆی لەدەستدانی بینین. سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ژیانی مامۆستایانی هەرێم سەختە و حکوومەتی شەوڵی داوا یارمەتیان بدات. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە میانی بەشداریکردنی لە ڕێوڕسمی دابەشکردنی 20 زەمالەی خوێندنی گەنەڵ ئینەرژی تایبەت بە زانکۆی ئەمریکی کوردستان ڕایگەیاند مامۆستاکانمان دۆخێکی سەختی ژیانیان هەیە و هەوڵمان داوە یارمەتیان بدەین و لە کاتی خۆیدا موچەکانیان پێ بدەین. سەرۆکی حکوومەت وتیشی کابینەکەی پابەندە بە پشتیوانیکردنی نەوەی داهاتوو چونکە ئەوە بەرپرسیارەتی ئەوانە. سەرۆکی حکوومەت ئاماژەی بە سیستمی دیجیتاڵی لە هەرێمی کوردستان کرد و ڕایگەیاند پێویستە بە دیجیتاڵیکردن وەک کلتورێک هەموو ڕای گشتی بەکاری بهێنێت بە تایبەت گەنجان و خوێندکاران و دەرچووەکانمان چونکە ئەم سیستمی بە دیجیتاڵکردنەوە دەکات هەرێم ببێتە بەشێک لە ئابووری جیهانی. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند هەموو ئامادەکاریەکیان کردووە بۆ ڕێککەوتن لەگەڵ عێراق. جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پێشتر لەبەر هەندێک بربەستی سیاسی نەتوانراوە ڕێککەوتن لە نێوان هەرێم و عێراق بکرێت، بەڵام ئێستا هەموو ئامادەکاریەکیان کردووە و هیواشی خواست بەغدا بیانویان پێنەگرێت و لەگەڵ هەرێم ڕێک بکەوێت. وتەبێژی حکوومەتی هەرێم باسی لەوەش کرد بۆ ڕێککەوتن شاندێکی حکوومەتی هەرێم پێکهێنراوە کە چاوەڕێی بەغدان دەرفەت بدات سەردان بکەن و دەست بە گفتوگۆکان بکەن لەسەر ئەو خاڵانەی لە ڕێککەوتنە سیاسیەکانیان هاتووە و پەرلەمانیش دەنگی لەسەرداوە. ئەوەش لە کاتێکدایە لە دوای ساڵی 2014ەوە کێشە دارایی و سیاسیەکانی هەرێم و بەغدا ساڵ بە ساڵ قوڵتر دەبنەوە و تاوەکو ئێستاش نەتوانراوە بگەنە ڕێککەوتنی کۆتایی. وتەبێژی وەزارەتی کارەبای هەرێم ڕایگەیاند هەرزانترین نرخی کارەبا لە هەموو جیهاندا لە هەرێمی کوردستانە. ئومێد ئەحمەد وتەبێژی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان بە پێگەی فەرمی حکوومەتی ڕاگەیاندووە بۆ سیستمی پریپەید کە لە ئێستادا لە چەند شوێنێک کاری پێدەکرێت نرخی هەر کیلۆواتێکی کارەبا بۆ ماڵان 2 سنتە، واتە دەستکاری نرخی کارەبان نەکراوە. تەنیا ئەوەیە کە سەری مانکرێی کارەبایەکی 24 کاتژمێری دەدات چونکە بەو سیستمە کارەبا دەبێتە 24 کاتژمێر. و تووشێتی ئەو نرخە لە هەموو جیهاندا
هەرزانترین نرخی کارەبایە. هاوکات کامیل قەزاس بریکاری وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمیش ڕایگەیاندووە تا ئێستا سیستمی پریپەید بە شێوەی ئەزموونی لە 6 شوێن جێبەجێکراوە، 2 شوێن لە هەولێر و 2 شوێن لە سلێمانی و 2 شوێنی تریش لە دهۆک. ئەوەش لە کاتێکدایە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان نەتوانراوە کارەبای بەردەوام دابین بکرێت و لە ڕێگەی دابینکردنی مۆلیدەوە بۆ گەڕەکەکان بەشێک لە کارەبای ماڵان و شوێنەکان دابین دەکرێت. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاند کابینەی نوێیەم خراپترین کابینەیە و حکوومەتێکی پۆلیسیە. حاجی مەسیفی ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە دیدارێکدا لەگەڵ میدیای بزوتنەوەی گۆڕان ڕایگەیاند ئەم کابینەی حکوومەتی هەرێم خراپترین کابینەیە و حکوومەتێکی پۆلیسیە. سەرباری ئەوەش حیزبەکەی پەنا بۆ دوو ئیدارەیی نابات. لەبارەی نیگەرانیەکانیانەوە لە پارتی حاجی مەسیفی باسی لەوە کردووە نیگەرانیەکانیان لە پارتی ئەمڕۆ و دوێنێ نین، ناشمانەوێت مێژووی ڕابردوو لەگەڵ پارتی دووبارە ببێتەوە. ئەو سەرکردایەتیە یەکێتی و تووشێتی یەکێتی پارویەکی هەروە ئاسان نییە بیخۆن و ئەگەر تەنیا یەک کورسیشی هەبێت هەر یەکێتیە. ئەوەش لە کاتێکدایە ماوەیە کە ئاڵۆزیەکانی نێوان یەکێتی و پارتی گەیشتوەتە ئاستێکی بەرز و هەردوو لە یەکتر بە هۆکاری کێشەکانی نێوانیان تۆمەتبار دەکات.